هەڵەبجە یەکێکە لە شارە دێرینەکانی کوردستان و لە دەوروبەری 1650 زایانی لەلایەن بەگەکانی شیوەکەڵ ئاوەدان کراوەتەوە و دواتر بوون بە 13 ماڵ. لە ساڵەکانی کۆچی جوولەکە بۆ کوردستان 20 ماڵی جوولەکەی تێدا نیشتەجێ بووە. 1889 لەلایەن عوسمانیەکانەوە کراوە بە قەزا و عوسمان پاشای جاف یەکەم قائیمقامی بووە. لە هەڵەبجە ساڵی 1924 تەلەگرافخانە دامەزراوە. ساڵی 1925 یەکەم قوتابخانە بنیاد نراوە. ساڵی 1929 نەخۆشخانە و پرۆژەی ئاو دروست کراوە. ساڵی 1930 سەراو پۆلیسخانە کراوەتەوە. ساڵی 1934 هەردوو قەیسەری پاشا و حامید بەگ دروست کراون. ساڵی 1945 یەکەم قوتابخانەی ناوەندی دروست کرا. 16 ساڵی 2010 بەردی بناغەی زانکۆی هەڵەبجە دانرا. 13 ئاداری ساڵی 2014 لەلایەن حکوومەتی هەرێمەوە کراوەتە 4ەم پارێزگای هەرێم. شوێنی جوگرافی بە دووری 75 کیلۆمەتر کەوتۆتە باشووری خۆرئاوای سلێمانی. هاوسنوورە لەگەڵ ئێران و دەشتی شارەزور. ڕووبەرەکەی 1532 کیلۆمەترە. هەڵەبجە و ئەدەب. هەڵەبجە لە ڕووی ئەدەب و ڕۆشنبیریەوە یەکێکە لە شارە پێشەنگەکان و دەیان شاعیر و نووسەر و کەسایەتی ڕۆشنبیری ناودار لە هەڵەبجە لەدایک بوون، وەک مەولەوی، گۆران، ئەحمەد موختار جاف، تاهیر بەگی جاف، عادیلە خانم، شێخ عەلاءەددین نەقشبەندی، مەولانە خالیدی نەقشبەندی و دەیانی تر. ساڵی 1956 شانۆیی بازرگانی ڤینیسیا و مەموزین لە هەڵەبجە نمایش کراون. ساڵی 1958 سێ تیپی شانۆیی هەبوون بە ناوەکانی شنروێ، لاوان، گەنجان. هەڵەبجە و بەرەنگاری. دانیشتوانی هەڵەبجە ڕۆڵی بەرچاویان هەبووە لە شۆڕشەکانی گەلی کورد و لە دژی ڕژێمی پاشایەتی و بەعەس ڕاپەڕینیان کردووە. ساڵی 1952 لە دژی ڕژێمی پاشایەتی ڕاپەڕینیان کردووە. لە شۆڕشی ئەیلولدا ڕۆڵی بەرچاویان هەبووە. لە شۆڕشی نوێژدا بەشداری کردووە و یەکەم شەهیدی شۆڕشی نوێ کەسایەتیی هەڵەبجە بووە. ڕژێمی بەعەز بۆ سەرکوتکردنی دانیشتوانەکەی لە 26 چواری 1974 بە بۆمبی ناپاڵم بۆردومانی کردووە و نزیکەی 100 کەس بوونەتە قوربانی. هەروەها 1970 دانیشتوانەکەی لە دژی ڕژێمی بەعەز ڕاپەڕینیان کردووە. لە بەرامبەردا بەعەز بە فڕۆکە بۆردومانی شارەکەی کردووە. 50 کەس شەهید بوون و دواتریش 72 کەسی دەستگیر کردووە و گەڕەکی کانی ئاشقانی تەقاندوتەوە.